وتاری بۆ کۆبوونەوەی هاوبەشی کۆنگرێس ئەو هەلە بۆ سەرۆکی بایدن دەڕەخسێنێ لە پێداچوونەوەی بە یەکەمین سەد ڕۆژێدا لە سەرکار و دیاریکردنی ڕێڕەوی کارنامەی بۆ مانگەکانی داهاتوو. لە ڕاپرسییەکی ئەم دوایی واشنگتن پۆست و ABC نیوز 52% ئەمریکایەکان کارەکانی پەسەند دەکەن. ئەو زۆرینەکەمە لە هەر سەر کۆمارێکی ئەم دوایەی پێشوو لە هەمان ماوە لە ترمەکانیاندا کەمترە جگە لە دۆناڵد ترامپ. کێشەیە کە لەوانەیە بایدن باسی لێ بکات چاکسازی پۆلیسە پاش تاوانبارکردنی ئەفسەرێکی پێشووی پۆلیس لە مردنی جۆرج فلۆید پیاوێکی ڕەشپێست. پرۆژە یاسایەکی چاکسازی دیموکراتەکان کە بەناوی فلۆیدە لە ئەنجومەنی نوێنەراندا پەسەند کرا و لە سناتیش وا چاوەڕوان دەکرێت باسی لەسەر بکەن. I hope that he lifts up the issue again. هیوادارم جارێکی تر باسی کەیسەکە بکات و باس لە پێویستی ئەنجامدانی شتێک بکات لە ئێستادا. وەلەو بڕوایەدام ئەوە بۆ بەرەو پێشبردنی کێشەکە هەرمان دەدات. بەڵام ڕێبەرانی کۆماریەکان دەیانەوێ بایدن باسی پەنابەران و بارودۆخ لەسەر سنووری ئەمریکا و مەکسیک بکات کە بە تەنگەژە ناوی دەبن. لە هەمان ڕاپرسیدا 53% ئەمریکایەکان دەڵێن ئەوان چۆنیەتی هەڵسوکەوتی بایدن لەگەڵ کێشەکەدا پەسەند ناکەن. کۆماریەکان ئەمە بە خاڵی لاوازی بایدن دەبینن. دەبێت ئاسایش لەسەر سنوور دابین بکەین با بزانین چۆنە وڵاتە دەکەینە وڵاتێک کە خەڵک دەیانوێ بەو خەونە بژین کە ئێمە دەمانەوێت بژین و لەسەر بنەمایەکی یاسایی بێن بۆ ئێرە. بەڕێوەبەرێتی بایدن بیر لەو ڕێوازانە دەکات بۆ باشترکردنی بارودۆخەکە لە ئەمریکای ناوەڕاست بۆ یارمەتیدان لە ڕێگاگرتن لە هاتنی لێشاوی کۆچبەران. کەماڵە هاریس جێگەری سەرۆکۆمار کارەکانی هەوڵەکانی بەڕێوەبەرێتەکەی پێڕاستپێراوە وا چاوەڕوان دەکرێت لە مانگی 6 سەردانی ناوچەکە بکات.